زۆر ئەوترێ قەوارەی ئێمە لە خەتەرایە و مەترسی و ئەوانە لە ڕاستیە مەترسیەکە لە خۆمانە دەست پێەکە. ئێمە خۆمان چەند ئەتراف بە یەکتریەکەین، چەند حەزمان لە شکاندنی یەکتر هەیە. قەوارەی هەرێم قەوارەیەکی دەستوریە. ڕاستە خوێندنەوەی دەستور جیاوازە لە من لە بێکی تر لە خەڵکێکی تر ممکنە شۆبێنێکیش ببێ خوێندنەوەیەکی تری ببێت. ئەوە هەمووی خەیاڵاتە، هەمووی واقعەکەوانیە. واقعەکە ئەوەیە ئێمە ببین ئەتوانین داوای مافەکانی خۆمان بکەین و نێودەوڵەتی و خەڵکی تریشمان لەگەڵ ئەبێت. و خەڵکێکی زۆری منصفی عراقی هەیە کە لەگەڵ خواستەکانی ملەتی ئێمە، بەڵام وەختی خۆمان تەفرەقە بین، وەختی خۆمان ماڵ وێران بین، گلەیی لە کەس نەکەین. ئەگەرچی ئێمە لە ئەدای حکوومەتی پارتیویشتێکی ڕازی نەبین، وانە ناڕازین و گلەیمان هەیە زۆریش، بەڵام پێشاویانە بە خۆیانەوە، ئەگەر خۆیان ڕۆخان ئەزمونەکە ئەڕوخێت. مەسەلەی ئێمە چونکە پارتیوێشێتی عمرێکیان لەم خەباتی شاپ و شار و دەسەڵات و عیلاقات و پارە و پێشمەرگە و پێشمەرگچێک وەکو برای من و تۆی وەختی شتێکە قەومێ ئەوانە ئەبنە سوتەمەنی ئەزمونەکە بێتە سوتەمەنی ئەگەرچی تۆ گلەیش تێ لە ئەدایە. ئەوە لایە لایەکی تر ئێمە وەکو هێزێک کە 28 ساڵە لەو ساحەیەشەکەین و بەدراوە ماوێنێتەوە و خۆمان نەکردوێتە پاشکۆی هیچ کامیان، بەڵام بەڕاستی پرۆسەی بەرهەمهێنانی بەدیل هێشتا ئاسان هێت. شتێکیش کە بەدیلت بۆ دیار نەکرد ئەوە ڕوخێنی چیەخیتە جێ. ئێستا ئێوە لە کوردستان ئاگرەیمان لە زۆر شت هەیە، بەڵام لەوانە خراپتریش هەیە، لەوانە خراپتریش هەیە. نەخێ لەگەر تو خۆی بەدیل نازانێت، چونکە واقعەکە وای پێ ناڵێت. چەند دەنگر هەیە میلەتەکە هێشتا لە ئەو لەو ئاسایە چێ لە ماڵەوە قاچەکاتە ئاسمانی و خەوێت نایە دەنگ بە تێگەیشتن کەواتە ئێمە خەتای ئێمەیە نەمانتوانیەوە وای دروستکەین خەڵک تێبگەێنین کاکە تۆ تەوێت پارتی لابێت وەرە دەنگ بە ئەچێتە ماڵەوە کە خۆی بە منازل دەزانێت گلەیش لە تۆ لە من و لە تێشەکە. ئەبێ ئێمە تێگەیشتن و هۆشیاری لە میلەتی ئێمە خۆمانە زۆرکەین بەبێ تونوتیژی، بەبێ عنف، بەبێ بیرکردنێکی کودەتایی. ئەوە نهجی ئێمەیە. تەوان دێشخایەنە ئەوە بۆیە بەعزێ بەرگەمان ناگرن بەجێمان هێڵن خوا هاوڕێیان بێت.